نانمان خوارد فیلمەکەشمان سیر کرد گەرمەشامەکەشمان خوا اینجا کاتیەوەیە خواردنەوەیەکی گەرم وانە قاوەیەک باش تر قاوەش تایبەتەوە ڕاستی اینجا هەندێک کەسەیە زۆر بە شێوازێکی تایبەت ئەتوانن قاوە ئامادەکەن و شارەزایەکی زۆر باشیان هەیە هەر بۆیە ئەمڕۆ ئێمە لەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە باز لە جۆرە جیاوازەکانی قاواکەین و هەروەها کەسێکی شارەزا و ئازیز لامان ئامادەیە کە جۆرێک لە قاوی تایبەتمان بۆ ئامادە کات بۆی کە ئێوەش بتوانن لە ماڵەکانتانە تاقیکەنەوە ئەمڕۆ کاکە پارسا مینکایل وەکو شارەزا لە بواری قاوکاری بارستایی میوانی ئەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەخێربێ کاکە پارسا پێمان بڵێ قاوە چەند جۆری هەیە وڵا ئەگەر بمانە باسی نەوەکانی قاوەکەین زۆر زۆرە چەند جۆرە زانی تۆ ئەوەی کە بیست بێتت خۆی شێوازی ستاندارد و شتی هەیە کە هەموو شێواز ستانداردەکەی هەمووی عالەمیە یعنی کەسێک کە باریستا بێ ئەرکە لەسەر شانی کە هەمووی بزانێت باشە اینجا کە هاتی بۆ ئێرەوتم بەڕێستان شارەزان لە بواری قاوە و کاری بارستایی کاری بارستایی چییە چ پەیوەندیەکی بەم قاوەیەوە هەیە بارێستایانی خۆت لە ناوەکەی دیارە بار کەسێک کە لە ناو بارەکە ئیشەکە بارێستا ئەبێ ئیتر باری بارێستاییش ئەو کەسەیە کە بۆ نمونە ئیشی بارێستایی و ئایشی قاوە و شەربەت و مۆکتێلەکانەکە باش ینی هەندێک داتا هەیە لەسەر قاوە زۆر پێم خۆش بوو قسەیشی لەسەر بکەم ماشە لە خزمەتان ئەڵێ بە تێکڕا لە جیهانە بەس تەنها لە ساڵی 2023 495 بلیۆن ملیارە وانە بلیۆن ملیار چی 495 ملیار تێکڕا داهاتی قاوە بووە لە سەرانسەری جیهان بەڵێ ئیتر کاڵە داهاتی قاوە ئیتر کەسێک گەر قاوە بفرۆشێەوە ئەچێتە ناچوارچەوەی داهاتەوە ماتۆکو بازرگانێکی جیهانی تەماشایەکرێ بەڵێ کوردی خۆمان ئێستا لای خۆشمانم ماوەیە تۆزە نرخشتەکەشی زیاتر بوو بەڵێ چکە بەرەمێنانی قاوە لە عالەمە وردەوردە بەرەو کەمیەچێت خواستی لەسەر قاوە تا دێ زیادەکە لای خۆمان چەند بووە تا نەرید خواردنەوەی قاوە ینی هەستەکەی خەڵک ئێستا پێی خۆشە لە ماڵەوە بۆ خۆی ئەدەواتەکانی هەبێ و دروستی کات بەدەر لەوەی کە بێت لە کافتریاکان نبیخۆ وایە ڕاستەفەرم ئێستا لە ڕاستیە خەڵکی خۆمان زۆر خەریکە تێکەڵە لەگەڵ قاوەیە خۆمان خەڵکی خۆمان لە نەرێتی خۆمانە لەگەڵ چا زۆرتر تێکەڵین ئەو ڕاستیە بەڵام ئیتر سەردەمەکەی وا خەریکە ئەڕوا کە هەمووی فێری قاوە بووە من خۆم یەکێکم لەوانەیە کە بۆ منە ڕۆژەکەم بە قاوە دەست پێنەکەم ڕۆژەکەم ناوە ڕۆژی چەند قاوا خۆیتەوە کاک پارسا وڵا ئێستا زۆر کەمم کردوتەوە بۆ زۆر خۆی زۆر خواردی قاوە بزانم هەموو خواردنەوەیەک کە زیاخۆری تیاپی زۆر بەکاری بێنی لە برێی سوودیە بێ زیانە پێگەن بزەبت وایە ئێستا بۆ نمونە گەنجێک لە نیوان تەمەنی 20 ساڵ بۆ 40 ساڵ جسمی 320 میلیگرام کافین وەرەگرێ یعنی تقریبا نەکاتە 5 ئەسپرێسۆ یعنی تۆ لەوە زۆرتر بخۆی جسمت ئیتەوە کافینە وەرناگرێت و دڵت پەلەپەلە کات و باشە بێهێزەوی ناوێکە لێ ناتوانانی باشە کاکە پارسا چ جۆرە قاوەیەکەیە کە زۆر تایبەت بێت بۆ نەتامی زۆر جیاواز بێ خۆشتر بێت لە چاو قاوەکانی ترا لە ڕاستیە قاوە هەر کام لە قاوەکان تایبەتمەندی خۆی هەیە شێوازی دروستکردنەکەی ئەکەوێتە سەر ئەوەی کە بۆ نمونە تامی قاوەکە چی بێ ڕوون بێ خست بێ یان بۆ نمونە کافینەکەی زۆرتر بیان کەمتر خواز لەسەر کامیان زۆرتر ئێستا قاوی عەرەبی هەیە لە بازاڕە تورکی هەیە ئەسپرێسۆ هەیە چزانم کوردیمان هەیە قەزوانەکەی وانە ینی خواست لەسەر کامیان زۆرە خواست ئێستا زۆرتر لەسەر ئەسپرێسۆیە ئەسپرێسۆ بەڵێ پەیوەندی بە چیەوە هەیە ئەسپرێسۆ شیری تایە بزانم ئەسپرێسۆ هەر قاوەکەیە بەڵام ئەوەیە زووتر دروستەکرێ زووتر حازرەکرێ یەکسەریش کافینەکەی ئەگاتە جسم لە چاو قاوەکانتر کافینەکەی زووتر جسم وەری ئەگرێ لەبە خاتری ئەوەیە کە خەڵکیش زۆرتر ئەوواخۆ باشە کاک پارسا بۆ نمونە قاوە هەیە بە تاوەتی وەکو پاودەرێکی لێ هاتووە قاوەشێ بەدەنکە ئێمە لە ماڵەکانی خۆمانە بە کام شێوازەیان بۆ نمونە بیکڕین و هەڵیگرین بۆ ماوەیەکی زۆر ئەو تام و چێژ و بۆنەی لە دەستنایە کامیان باشترە خۆی قاوە کە ئەیکڕی لە پاکێجێکی تایبەت بە خۆی هەیە لە ئەو پاکێجە کە دەری بێن یان سەرەکە بکەیتەوە هەواکە لێ ئەدا تێکەچێ تۆ نابێ هەوا لێ بدات ئەبێ لە شوێنێک بێ کە پس بێ شوێنەکەشی نابێ نە زۆر گەرم بێ نە زۆر سارد بێ ینی ئەو شێوازانە ئەبێ هەبێ اینجا کە ئێوە بەڕای من ئەوەیە کە قاوەیەکی دەنک بکڕن دوایەوە لە ماڵەوە گراندێرێکی دەستی بکڕن بەوە خۆتان بیهاڕن و ئیشەکەتان پێ ئەڕوە ئەو تام بۆنی خۆش دەنگکۆڵەیە برژانەکەی
کەم و زۆرێکی چی بڕیانەدالەوەی وەزم ئەسپرسۆش زۆر دەنگۆڵەوانە خۆی قاوە بە سێ شێواز یان ئەتوان بڵین بە 4 شێواز ئەبرژێ یعنی لەو ڕۆستی هەیە بۆنەوە میدیوم ڕۆستی هەیە دارک ڕۆستیشی هەیە لۆ میدیوم تو دارک ڕۆستیشی هەیە ئەمە چی ڕۆست ینی ڕۆستەکانی برژاندەکە بەڵێ قۆناغەکانی برژاندن ئیتر هەر کام لەو قۆناغانە هەر کامێکە بۆنەوە ئێکی قاوە بەکارێت بۆ ئەسپرسۆ زۆرتر عادەتەن خەڵکی خۆمان میدیوم ڕۆست و میدیوم تو دارک ڕۆست بەکارێنی تا تۆخ ببرژێ ینی زیاتر ببرژێ ڕەنگەکەشی تۆخترە بەڵێ تەبعەن دارکترە پێوانە تەبعەن وایە بۆ نەچینێ ئەمڕۆ بەنیازی قاومان بۆ ئامادەکی وایە خزمەتان وارەوەڵ قاوەیەکی تایبەت هەیەوانە چیە قاوە تایبەتەکان ئەمڕۆ بە تەمام کە قاوەی کێمێکسان بۆ بکەم کێمێکس بەڵێ کێمێکس ینی چی قاوەی کێمێکس لە ئایلەی پور ئۆڤەرەکانە ینی بە شێوازی فیلتر دروستەکرێ تۆزە تایمی هەیە ینی 4 دقەیەکەوە 5 دقەیەکەوە بەڵام ئەوەیە کافاینێکی زۆر باشی هەیە تامیکی ڕۆنی هەیە تامی میوەی هەیە زۆر جیاوازە لە خزمەتانی کە خەریکی کاربی خوا ئاسایە پرسیارەشی لێ بکەن لە خزمەتانە سەلام فەرموو ڕۆکاکە دایرە بردنەکەم ئێمە ئەمجی و قسمەتانم شوێنی من باشە ئەمە بۆ قاوەی کێمێکسە قاوەی کێمێکس و V60 تقریبان شوشەکان وەکو یەک وایە ئەنی شێوازی شکڵەکەیان وەکوایە بەس جیاوازی لە نێوان کێمێکس و V60 فیلترەکەیانە فیلتری کێمێکس تۆزە ئەستورترە یان بۆ نمونە ئەتوانی بە ئستیلەکەی بەکاری بێنی بەڵام ئەوەی V60 تۆزە ناسکترە باشە ئەم هەندێک قاوە هەیە کە لە فنجانەکەی خۆی تۆ بۆ نمونە خەڵتەکەی لە ژێر فنجانەکەیمەوە ئەمە ئەوانەی نەمە لەوە نیە ئەوە قاوەی عەرەبی و قاوەی تورکیە اینجا کە ئیمڕۆژ ناوێکی زۆر باشی قاوم بۆ هێناون ئەم نەوعای دەنک بەدەنکی ئەم قاوانە بەدەست لێکراوەتەوە لە دارەکە ئەمە قاوەیەکی ئەسپەشیاڵەتیە دەنک بەدەنکی بەدەست لێکراوەتەوە بەدەست شۆراوە بە جیاوازیش ڕۆستکراوە ئەمە کە ڕۆستکراوە لەگەڵ سێتامی قۆخ و ئەنەناس و مانگۆ کراوە کە ئێستا کە قاوەکە ئەخۆی هەم بۆنەکەی هەم تامەکەی هەستی پێەکەی کە ئەو سێتامێتیان ئارەوەڵا لە خزماشان کاک پارساوتە ئەمانە کافاینەکەی زۆرتر یانی زووترە گات بەجەست ئەمە کافاینێکی زۆری هەیە بەڵە قاوە گەرمەکان عادەتەن زووتر کافاینە گاتە جسم چونکە جسمی مرۆڤ خۆی گەرمە زووتر لەگەڵ ئەو گەرمیە ئەفێکتەیە تا قاوە سا دەکەم باش اینجا با وردە دەست پێ بکات کارسەوە بزانین شێوازی ئامادەکردنەکەی چۆناییە تا گرانی شاڵی خەریکی ئەمانە زۆر تایبەتن خۆی ئەم قاوەیە ئەبێ ئێستا ئاساییە خەڵک لە ماڵەوە لە دەستی تۆ فێر بێ چۆنم قاوەیە ئامادە بکە ئارەوەڵا با ئەوە بۆشیان ڕوونکەینەوە چەند گرام بە چەند گرام بەکارێنی ئەمە 20 گرام ئاوی 20 گرام قاوەیەوێت ئەمە هەر جۆرێکی قاوە بێبیان هەر بەم شێوە هەر جۆرێکی قاوە ئەبێ بەڵام خۆی بەم قاوە ئەسپەشیاڵەکان بکرێت زۆر جیاوازە سەیری ڕەنگەکەی کەم ئەدەیت خوا بۆنی بزانین هەر بۆنی قۆقەکەی لێت بۆنی قۆقەکەشی زۆر خۆشەوە دڵنیام گەرم کرێ ئەوەندەی تر خۆشتر ئەبێت چەند گرام قاوە بێت ئەمە بە 20 گرام قاوە بێت 20 گرام 20 گرام بۆ چوار لەو بۆ تقریبا 300 میلی 300 میلی بەڵێ 300 میلی ئەوە 20 گرام 20 گرام قاوە ئەوە بە دایخەم چونکە نابێ هەواکە لێ بکات چونکە خۆت باسی لێوە کردتە سەرەکی بەکراوەی بەجێبێڵی بۆی کە باسی شکل لە شوێنی کوێ هەڵبژیرەوانی لە ماڵەوە ئەمە گرایندری دەسیە ینی هاڕین لە بەشی ژێرەوەی دەرەجەی هاڕینەکانیەتی هەر دەرەجەیەک و بۆ نەوەیەکی قاوەکراوە شتێک باسێکی بە پیشانی کامەرەکانی ئەمە خۆی هەر دەرەجەیەک و بۆ نەوەیەکی قاواکرێ خۆی عادەتەن تاچلی هەیە بۆ قاوەی کێمێکس لە نێوان ئا 20 بۆ 30 بکرێت زۆر باشترە بێ اینجا کاک پارسا شتێکی تر هەیە هەر بەکارەبایە تاحۆنەی پێڵێن لە ماڵەکانی بەڵێ ئەو تاحۆنەکانشە بێ بەوا بێ بەڵێ بەوەشە بێ باش خۆی بۆ قاوەی کێمێکس و قاوەی V60 عادەتەن ئەبێ هاڕینەکەی بە شێوازێک بێ وەکو شت بێ خوێی دەریا هەیە خوێ زبرەکان ئەبێ دەرەجە هاڕینەکەی بەڵێ باشە
كاك فارسا حەزەکەی وەرە ئایرێتۆ خۆزم تەباخە نانا تەباقم پێویستنی ئایگەریشی لایە ئایگەریشی ئەوەکە جەناب شو تۆزە بیارڕە زانم شۆنێ تۆزە قورسە ئەمەشان و قۆڵێکی ئێوێ یاری ئاسنیێ ئارەوەڵا گیرە بێت جارجار ئارەوەڵا یعنی ئەمە هەر قاوەی گریتە بە بەم شتا جیازی تر نییە بۆ ئەم شێوازە قاوە وایە ئەتوانێت هەر بە گرایندەری یان تاخونەکانی کەش بیکەیت کەوان ئۆتۆماتەکانن بەڵام بەمە خۆی عادەتەن بەمە ئەکرێت باشمە 15 کەس بێ لە کاتا بڵند بەمە بیهاڕە پێچ وڵازم دەرم پێش ئەوەی کە بۆ نمونە قاوەکەمان بکەین ئەبێ کەشل بوو ینی تاوە ئەبێ فیلترەکەمان و شوشەکەمان تۆزە گەرم بکەینەوە کاکەسی ئەمە کە شل بوو ینی تاوە تاو خۆ قاوەکەتانەوە ئەمە چیوکر یەکەم جار ئاو گەرمەکەوتێت ئەمە ئاو گەرمەکە یەکەم جارەکەی بۆی فیلترەکەی گەرم بێتەوە کە قاوەکە زووتر ئاوی بداتەوە ئەمەوتمان بەس زیینەکە و جارە شتوانە؟ بەڵێ ئەوە بەس شوشەکە باشە ئەوە سفریەکەیتەوە گۆترە نییە لە قاوە نه گۆترە نییە لە قاوە نه ئەوەی کە بە گۆترێکە بەدڵنیای لێ نازانێت ڕێک وایە چکە تامیۆکە خۆی دەرناچێت زۆر ڕاستە وەکوچاری وا هەیە ئاکاچی بۆ کافتریای بۆ شوێنێکە قاوەیەکی خۆش ئەخۆیتەوە پیانە لەلەوە چ جۆرە قاوەیە کەڵێ ئەوەیە ئەشی کڕی بیتەوە ماڵەوە بەڵام ئەوتانە خۆشەی نییە تو مەز ئەمەیە کابێ ئەوێ هەمووی بە قیاسات بێ وایە ئارەوەڵە نەک قیاسات بە تایمی خۆشی ئەو من ئەستای خەمە سەر تایمی شەوێت بە تایم بیکەم پێویستی بە تایمیشە بەڵێ پێویستی بە کات بەس بۆنی زۆر خۆشە ئەسا من 90 میلیگرامە یان 90 بۆ 20 ئەبێ تا 50 میلیلیتر ئاوی تێ بکەم ئەمە بۆ چەند فنجان قاوەیە ئەم اینجاکە ئەبێ 30 چرکە بۆ 45 چرکە بۆستی بووی کە ئەو ئاوە بڕوە ئەو 20 گرام قاوەی کە کردە لەگەڵ وتە سیم بۆ 300 میلیم بۆ 300 میلیم ئاو ئەمە بەش چەند فنجانەکە ئێستا 300 میلیم تا ئێرەیە تقریبی بۆ دوانی 5 فنجانیەوە ئەتوانین ئەمە ئاسایە بەس 400 میلیگرامەکە بشێنە پێشەوە بۆی هاوڕێنم بەس ئەو 400 میلیگرامە ببینن ئەمە بە هێواشی لەسەر خۆشۆنیە ئاوەڵام تقریبی 3 دقیقە بۆ 4 دقیقە کامێرەم بۆ بخەرە سەر ئەمە چکە داتایەکەم دۆزیوەتەوە ئەڵێ ڕۆژانە هەر کەسێکی پێگەیشتوو ئەبێت 400 میلیگرام قاوە زیاتر نەخواتەوە چونکە باست کرد پێشتر 400 میلیگرامیش خواتە ئەمەیە وانە ئەیبین لا نەتاوە دەسە سەری واتە بزانەوە چەند فنجانەکە چەند فنجانی قاواکە 400 میلیگرام زیاتر ئەمە وا و تووشێتی ئەبێ 3 بۆ 4 کاتژمێر بینی خواردنەوەی قاوەکان کە ئاوەکە کرد اینجا تایمەکەی بۆ 4 کاتژمێر وایە لای خۆمان بەڵێ وای یانیت لە کافێکە ئارەوەڵا وەکو چای تر خۆی قاوە بۆ قاوە ئەگۆڕێ ئێستا بۆ قاوەی کۆڵد برو قاوەیەکی ساردە یعنی بە 18 ساعتێشەوە قاوە ئەگیرێ بە 18 ساعت ئەگیرێ بەڵێ کە ئەی خۆی کافاینەکەی درەنگتر ئفکتیە لەسەر جسم بۆیە ینی زۆرتر لەسەر جسم لێرە لە بەسێ بۆ 4 ساعتی پێویست بێت و لە ماوەی ڕۆژەکە 400 میلیگرام زیاتر نەخورێتەوە چونکە وەکو خۆت باست کرد هەندێک کەسێ زەختی پێدا بەزی طبعا هەندێک کەسێ دڵپەلەپەلەکە پێعازێتەبی نازانم شتێکی تر هەیە لە ڕۆی زانستی پزیشکیەوە تا چەند ڕاستە من بیست و ماڵەن بەیانیان کاڵەستی لە خەو ئەگەر هیچت نەخوارد بێ وا باشتە قاوە نەخۆیتەوە طبعا وایە چونکە قاوە خۆی ئەسیدی هەیە ئەو ئەسیدە بۆ ئەسیدی مائیدە خراپە لەبەر خاطری ئەوەیە کە بە مائیدەیەکی ینی بەتاڵبی خۆی زۆر خراپە بۆیە زۆر کەس من بیستومە کاک بارسا باسی وایان کردەوە ئیتر ویستوانە کێشی لە شیان دابەزێنیان هەر ئامانجی کتریان هەبوو بەیانیان وتوانە ئێمەنان ناخۆنێت کاڵەستین لە خەو قاوە خۆینەوە ئیتر ئەو بەری دڵمانە دێت تا چەند ساعتێکتر برسیمان نامێنێ کاتەوە تەندروست نی هیواداری کەس دووباری نەکاتەوە ستانداری منەڵەم کوپ فنجان ڕاستە فنجانی ئەوە عەرەبیەکان بەڵێ ستانداری کوپی قاوە هەیە ئەوە ستاندارە
ئەمە خۆی ئەستاندارد بۆ شێوازی دروستکردنی کوبەگاڵی یان بۆ نمە قیاسەکەی هەم دروستکردنەکەش آخر قیاسی ئەسپرسۆ جیاوازە قیاسی قاوەکانی تر جیاوازە قاوە چۆنە قاوەی تر قاوتمان قاوەی ئەسڵ خۆینەوە خۆی قاوە یعنی ئەگەرمان ئەوەی کە لەناو بازار هەیە ئەسڵەوە هەموو کەسێ ئەی خۆن قاوەی ئەسپرسۆ باشە قاوەی ئەسپرسۆ ئەبێ تقریبا 30 میلیگرام ئەمە چەندەگرێ ئەمەش تقریبا 30 میلیگرام خۆمە پڕش ناکرێت یەک تۆست تایرە خوارد وای چکە بۆی ئەوم پرسیار لێرە ئەڵێ هەندێک لە کافەکان کوپی ستانداری خۆیانیان هەیە بۆ قاوە مەسەن تۆ داوایەکەی هوشیارێکی ژەیە کە ئاچیتە قاوەیە خانەیەکەوە ئەڵێی نازەم هینی پێڵەن شۆتی پێڵەنجی پێڵەن سینگل شۆت و دەبڵ شۆت وانە ئەوانم بەرێ ینی ئەوە مەبەستی لە قیاسەکەیکە بەڵێوانە بەڵێ کاک پارسا شتێکی تر من چۆن بزانم ئەو قاوەی کامێ بیکڕم قاوەیەکی ئەسڵ و باشە بە چیا دەرەکە وەکو هەموو خواردن و خواردنەوەی کە لە ناو بازار بەڵێ وەکو هەموو خواردن و خواردنەوەی کە لە ناو بازار خۆی هەنشتی باش هەیە هەنشتی کوالیتیای هەنشتی خراپیش هەیە ئیتر بران بۆ بران دەگۆڕێت تۆ خۆت چۆن قاوەی ئەسڵە ناستیتەوە خۆی بە برانەکەی کەوتووە بە برانەکە قاوە بەس بە برانت کەوتووە ئەسامەیەکێکە لە باشترین براندەکان کە زۆر کەمیش دەسەکە باشە باسمان لەوە کردوتمان پێشتر قاوەی قەزوان قاوەی کوردیەوەیە بەڵێ هاوڵاتیان خواستیان زۆر لەسەر قاوەی قەزوان خۆی لە ڕاستیە قەزوان خواردنەوەیەکی گەرمە قاوەیەکی کوردیە بەڵام ئەوەیە کافاینی تانیە هیچ کافاینێکی تانی ئەجا خەڵکەکەیە بۆی کافاینەکەی دەستکەوێت قاوا خاوانیە وەڵای وای جا سیرکەن ئێمە باسی قاواکەین چکە قاوای چەکە لە خواردنە هەرە باشەکان بەڵام بە پێم بەبەدی لە بەردەستی منە ئەڵێ بیرت بێ کە توانی کافاینت دەست بکەوێت لە ڕێگەی خواردنەوەی چا لە ڕێگەی خواردنەوەی سۆدەکان کە من لەگەڵی نیم هەندێک سۆدا هەیەتیە وەکەم باسیشی کرد وەکو سۆدە و ئینەرژی دروست دەکرێت و کافاینی شیتایە و لەگەڵ سۆدا کێشەی نییە بەڵام لەگەڵ ئینەرژی دەرنکە زۆر خراپە ئەم باسی کردووە لێرە چکولەتەکانیش چکولەت و دار چکولەتەکانیش ئەوەژە کافاینی هەرتیە بەشخۆی هەرتیەتی ئەوەی کە حەز ناکە قاوە بخواتەوە چکەوە وڵای وایە تاقەنوان نیمانەیەت قاوە لەبەر سەقافەتەخوا وڵا هەیە ماوەیەک هەیە وڵی قاوە هیچ پەیوەندی نیە بە ڕۆشنبیریەوە بەڵام ئیتر ئەوەی خەڵکی هەنێ خەڵکەیە کە وا ئەزانە بەوە مساقەوە زۆر ئەو بابەتە زۆر بوو بەتایبەت لە پێشتایکرا کە خەڵک زۆر سەریان کرد بۆ سەر خواردنەوەی قاوە ئەم بابەتانە ڕێگەیان بەست بۆ بابەتی ڕۆشنبیری و ئەوانە من قاوە خۆمۆ لە جیاتی چا مستەقەفترم بەخوا خوێندنەوە باگراوند ئەم بابەتانە مرۆڤ ڕۆشن بیرەکە بێم لە کافێکی جەنابدا کافێتان ێوانە بەڵێ لە کافێکی جەنابدا دانیشم ئاوا سێریکی ئەملاولا بکەم قاواکە بخۆم دمچام ئاوای لێبێ و بەسەر بەس ئێمە لە کورسات یەکێک لە وێنەگرە ئەزیزەکانمان زۆر حەزی لە قاوەیە کاک نەجیب بۆنی ئاری خەڵک قاوا خواتەوە ئەڵێ ئەگەر قاوە بخۆمەوە چەند کاتژمێرێک پێش خەوتن خەوم لێ ناکە بەڵام ئەو بەعکسەوە ئەڵێ تا قاوەکە نەخۆمە خەوم لێ ناکە وڵی ئەوە نادرە مێشکی خۆی وای ئەگەینا قاوە کافاینی هەیە و کافاینەکەت کارگەری هەیە لەسەر خەوە خەویشە تێکە ئەمە ئەم پرۆسی ئەوە نێوێ ئەمە سار نابێتەوە نان ئەسار نابێت بێ زۆر گەرم بێ خۆی ئاوەکە بێت 95 بۆ 97 پلەی گەرمی بێت هەنێ قاوە هەیە کە هێنن بۆ لە کافتریاکان کاک پارسا بۆ نمونە هەستێکی کەفێک لەسەرەوەیەتی ئەو چییە؟ ئەوە کرێمای قاوەیە ینی کەفەکەی نییە یان بۆ نمونە کاپۆچینۆ یان لاتێش ئەوانە شەر کەفی شیرەکەی لەسەرە فۆمی شیرەکەی لەسەر هیچمان بۆ بخەرە ناو جاو داتانێکی خوێنمەوە بۆی ئاماژەیەکی شی پێ بکەین مایۆ کلینیک ئەو داتا و زانیارانی بڵاو کردوەوە تەنانەت دوتوێتی ئەگەر بێت و لە ڕۆژێکات 400 میلیگرام ئەی دەستخۆش هەر بۆنی شیکەم زان بۆنی چۆن باش کاک پارسا شتێکی تر هەیە هەندێک قاوە هەیە هەستەکەی چەورە ئەوانە چین قاوەی چەور قاوە خۆی بە ڕێژەی خۆی هەر یەک تۆز چەوری تایە کاتی برژاندنەکە وای لێەکە باشە
ئێستا هەندێک قاوە هەیە بۆ نمونە زۆر سپاس بۆ تۆ گوڵانەوە گوێم لێ بوو ڕاستەکە قاوەی فستق و خەزوان و بندوق و ئەوانە هەستەکەی زۆر چەورترن لە چاومنەوە ئەخر لەبەر خاتی و ئەوان هەر کافینیان تیانی ئەوە بە ناچگان کراوە بە چەرەسەگان کراوە خۆی چەرەسەر چەورە ینی ئەگەر تۆ حساب بکەی قەزوان چەورە هەر کامیان تامی زۆر خۆش بۆم قاوێ هەر بۆنیشیکەن تامیشەکەن بۆن و تامی مانگۆ ئەنەناس و قۆخەیە سێکە ئەو قسەی جەنابەت مایۆ کلینیک تەبانە و داتانی کە بڵاو کردەوە هەمووی مایۆ کلینیک ئەم بابەتی بڵاو کردێتەوە قسەکەی کاکە پارسیان پشتڕاست کردوتەوە ئەڵێ ئەگەر بێت و قاوەکان تەبەن سنتەری خۆراک و دەرمانی ئەمریکی ئەڵەت ئەگەر بێت و قاوەکان بەم شێوەی دەنگۆڵەیە بێ کە خۆت ئامادەی بکەی ڕێژەی تۆکسیت پێما بێ ژەهرایی بوون ڕێژەی ژەهرایی بوون کەمەکات واتە قاوە ئاوا خۆت ئامادەیکە و بیخۆ باشترە لەوەی پاودەرەکە بێ ئەڵەت ئەو پاودەرەکان زۆر خراپ وانە وڵای وای چونکە لەبەر خاتیەوەی ئەو شەریکاتی ئەو پاودەرانە ئەڕۆن قاوە خراپەکان کۆ ئەکەنەوە اینجا کە بۆ قاوە خراپەکان و قاوە نەخۆشەکان قاوەیەکت بۆ دروستەکەن و ئەیخەنە ناو بازاڕ جاوە هەر لێرەش تەبەن کاڵم مایۆ کلینیک من هێنامە بۆی بزانکە ئەڵێ خۆشمان دوو دڵین لە بابەتەکە هەیە ئەیبێ ئەو ئینێرجی و کافاینی کە دەستێکەوێ لە خواردنەوە گازیەکان تەمە ناوی دوو خواردنەوەی گازی هێناوە من نامێ لێرە باسییان بکەم ئەڵێ جار وایە ئەگەر بتەوێ ئەو کافاینی ڕێژی کافاینە دەستکەوێکە خواردنەوە گازیەکان چەند زیان بەخشن ئەبێت دەبتڵ لە خواردنەوە گازەکان خۆی اینجا 400 میلیگرام کافاینی ئەمتیاتی قاوە باشترە لە خواردنەوە گازیەکە دەستە خۆش بە کاکە زۆر تایبەت بوو سپاس بۆ ئەو قاوە تایبەتی کە پێشکەشەکردن هیوادارین بینەرانیش بتوانن تاقیکەنەوە بەم شێوازێک کە بەڕێز دەدوتە دووبارە سپاس دووبارە دەست خۆش بێ و لە خزمەتانم دەستخۆشی بۆ تۆش کە ئەمڕۆ توانی ئەو گژوگیا بەهاریە دەستخۆشی بۆ جەنابێش دیکە توانێت و گەرمەشامیە تەندروستەمان پێشکە کە خەی کەم بوو چۆنەوە لەبەر کاکەمالتم باخێکم تێکەم بۆ تەندروستیە خۆشویستانە هیچمان نەماوەتەنە خۆشەویستی بۆیەوە بەجێ هێڵین هیوادارین لەسەر سفرەوخوان و مەتبەخی هەموو ماڵێکدا ئەم بابەتانە هەبێت تاسپەینی هاوڕێیانمان پێتانەگەنەوە بە کۆمەڵێک بابەتە شاد و کامەران من خواتان